بەشێکی زۆری ئەمانە ئەبینێ دەرەوەی شارەکان پێمان وایە سنتەر هەم خۆمان هەم مناڵەکانمان هەم کتێبخانەکانمان دەوڵەمەندن سنتەرەکان زۆربەی دەستگاکان لە کڵاو ڕۆژنەیەکی بزنسانەوە بۆ بوونی زمانی ئینگلیزی بۆ فێربوونی زمانە بەگانەکانی تر ئەوەنە هەوڵ نادەن زمانی کوردیان فێر بکەن لەبەرەوەی مە لەو بوارەشە گەنگی زۆر باشمان بە چاپکردنی کتێبی مناڵاندا ئەوە نزیکەی 30 کتێبی چاک دوو نووسەری بە ئەزمون لێرەدا خوێندنەوە بۆ هەردوو پەرتووکی خاتوو فەوزیە ساڵح دەکەن سەرەتا دەمانەوێ جەبارە عوسمان نووسەر و ڕۆمان نووس بابێتە ئێرە بفەرموێ بۆ خوێندنەوەی ڕۆمانی خوێندنگەی گوڵخەندان کاک جەبار بفەرموو ژمارە بڵاوکراوەکانمان تقریباً گەشتوتە 7 کتێب زیاتر لەگەڵەوەی کە لەگەڵ ماڵپەڕی مەودا میدیا پێکەوە ئیشەکەین تا ئێستاکە 7 ڕۆمانم نووسیوە بۆ نەوجەوانان دوانیان چاپ نەکراوە 5یان چاپکراوە لەم 5 لە هەر هەموویا تێدا من بە فەنتازیای خەیاڵ زۆربەی زۆری هەموو پێکاتەکانی ئەفسانەی کوردیم تێدا بەکارهێناوە کە ئەتوانم بڵێم میلەتی کورد خاوەنی جوانترین پێکهاتەی ئەفسانەی کوردیە ئەو دەمەی کاتێک کە ڕۆمانەکەتان خۆتان خوێنتانەوە ئەو دەمازانن کە ئەزانن و ئەبینن کە چۆن من پێکاتی ئەفسانەی کوردیم تێدا چێک کردووە هەڵبەتە هەر یەکێک لە ڕۆمانەکان خاوەنی پەیامێکی خۆیانن لە ڕۆمانی خوێندنگەکەی گوڵخەندانە باس لە هەر یەکێک طبعاً بێگومان هەر 7 ڕۆمانەکەم لە ئێمێستایە کە نووسیمە هەر 7 پێگەکەی ئەگەڕێتەوە بۆ نێو کتێبخانەی گشتی سلێمانی و ئەو فەنتازیای خەیاڵانەی کە لەوێدا خۆم وەکو کارمەندێک کە هەمە پێگەی سەرەتای دەستپێکردنەکانم ئەوەیە بەوەی کە مناڵ و گەنج نەوجەوان وا لێ ئەەکەم کە هەمیشە بیری لەوە بێت هەر لە نێو کتێبخانە و لە نێو دنیا کتێبخانەیە ئەتوانێت دروست بێ لە خوێندنگەکەی گوڵخەندانە بە فەنتازیای خەیاڵ ناچمە ناوەڕۆکەوە بۆی کە لە بەهاکەی خوێندنەوە کەم نەکەم و لە هەمان کاتە دوو بەڕێزیش ئەیانەیە خوێندنەوە بە کتێبەکانم کەن بەس لەوێدا من ئەوە ئاڵێم وا بە فەنتازیای خەیاڵ یعنی یەک دنیا گیانبازی و پاڵەوان بازیم تیا بەکارهێنا و ئەزمونکردن کە ئەمە خۆی خەسڵەتی ئەو قۆناغەی تەمەنە هاوکات لەوێدا من لە خوێندنگەکەی گوڵخەندانە پەیامەکەم ئەوەیە کە مناڵ چۆن وێڵ بێ و بە شوێن بەهاکانیە کام بەها لە لای گرنگە تا بتوانێت لە نێو کۆمەلگا لەسەر پێکانی خۆی بۆستێ و کەسایەتێکی بەرزی هەبێ دووهەم ڕۆمانیانم کە ڕۆمانی گەردی شامارانە وەختێک کە ئاڵێم گەردی شاماران خۆی بەپێی پێوەری هەموو ئاینەکان لە هەمان کاتە پێوەری زانستیش گرد واتە لەشی خانی لەشی مرۆڤ هەر هەمومان لە خاک پێک هاتوین ئەم گردەش دەنکێک لمە لەو کاتا کە هەڵێگرێتەوە و قسەی لەگەڵاکە ئەو دەنکەلمەی بە پێوپلی کەریمزەندەوە کەریمزەند کە 22 ساڵ لە ژیانی خۆی کرد بە قوربانی ناساندنی خاکی کوردستان تا پانۆرامایەکی لەسەر خاکی کوردستان و مێژووی کورد و کوردستان نووسی ئەو گەردە بە پێوپلی ئەوە هاتۆتە نێو کتێبخانەی گشتی سلێمانیەوە چاوەڕوانە تەکچێک بیباتەوە بۆ لای شادار ئەو دەما کاک بڵێن دکتۆر خۆی قسەی لەسەرا کات و ورتر باسی ئەکا ئامانجی من لە گەردی شاماران ئەوەیە کە ئەم کچۆڵانی ئەم سەردەما ئەوەیانم بە تایبەتی بۆ کچان نووسیوە کە باز لە ئەفسانەی شامارانەکەم لە هەمان کاتە لە ڕێ ئەفسانەی شامارانەوە باز لەوەکەم کە کچانی ئەم سەردەما ئەبێ چۆن هەنگاو بنێن بۆ ئەوی کە مێژوویەکی جوان بە خۆیان ڕۆ بنێنەوە بۆ ئەوەی کە خۆیان جارێکی تر پێناسە بکەنەوە بۆ پێناسەی کە لە ئەمێستایە پێویستی پێیەتی بۆ پڕکردنەوەی هەموو ئەو پرسانەی ڕوبەڕووی کراوەتەوە لە نێو ژیانە مێژوویەمە هەمومان دەزانین زۆرنەیەوە ئاشنان بەوەی کە ئەفسانە سەرەتا ئەتوانێت وەکو سەرەتایەکی سەرهەڵدانی خەیاڵ وەکو ئەدەب پێناسە بکەین هەر لە مێژووی ئەفسانەی یۆنانیوانێت تا دەگاتە ئەفسانەی ڕووسی و هەموو میلەتان خاوەنی ئەفسانەی تایبەتی خۆین و ئەفسانە بۆ خۆی ڕەهەندێکی خەیاڵی قوڵی هەیە ڕەهەندێکە کە مرۆڤ هەوڵیاوە ئەوەی کە ئێوێ لە هێز و توانە لە حەز دەویست و لە ناو جادۆکاندا و ئەو خەیاڵە جادویانە و ئەفسانەیانە هەموو ئەمانەوەکو چیرۆک دروست کراون جێڕاو نەتەوانێت پشبەستن بە کۆمەڵێ بنەمای واقعی لێگەڕێن باش یان سەما بکات کاتێ ژنێک بە پرچی شنەبا دەنووسێتەوە لێگەڕێن با بەهار جوانی بنووسێتەوە کاتێک ژنێک سەوزایی بە فڵچەی سنەوبەرەکان ڕەنگەکە بێدەنگ بن و گوێ بگرن کاتێک ژنێک بیابانێک بە گۆرانی باران پاراو دەکات بێدەنگ بن باشن گۆرانی بڵێ ڕابوەستن و
کاتێک ژنانێک بە شەقامەکانە گوزەر دەکەن ئەی نابینن دوای ئەوان شەقامەکان هەڵدەستنە سەر پێ و هاوار دەکەن چەند جوانە جێبیەکانیان چاودا بخەن تا تێبگەن بێژن ژیان چەند ناشرینە ژن بێشیان ناژی گۆرانی باڵان ناکە لێگەڕێن باژن بە پێنووسی هەڵم حکایەتی ئاوتان بۆ باس بکە ئەم خوێنانە ڕاگرن کە ڕۆژانە لە جەستەی بەهار دەتکێ کە ئاسمان دێنێتە قسا چۆن دەبێت لە بەرزایەکانەوە گۆرانی و شعر بۆ ژن بڵێین لە پشتەوە پڕبن لە گۆڕی ژنانی بێناونیشان ئەی ناترسن نیشتیمان فتۆرێ باران تۆڕە ببێ بەفڕ ڕووی خۆی ڕەش بکە چیرۆکی ئەوەی کە چۆن دەستمان کرد بەم پرۆژەی لەگەڵ خات و فەوزیە ویستم باسی کەم بەڵام پوختەکەی ئەوەیە کاتێک کە پێشنیازی بۆ کردم عادەتەن من یەکسەر ئەکسێت با بڵێن پەسەنی ناکەم هەموو کارێک بەڵام دوای خوێندنەوەی کتێبەکە هەم گەردی شانبارانەکەی و هەم گوڵخەندانەکەی و خوێندنی گوڵخەندان و چەندین کتێبی دیکەی زانیتم کەم خاتونە شایستەی ئەوەیە بە تایبەتی کە خامە ڕەنگینەکانی خانمان هەر کاتێک بەرپابن ئێمە لە پێناوی دەتێنەتۆشین هەڵبەتە ئەوەی کە بەندەی هەڵبژاردۆ بۆ خوێندنەوە بۆ کتێبەکەی لەواچێک کۆمەڵێک کرایتیریا و پارە چۆنەڵێ پێوەری خۆی هەبێت مش کۆمەڵە پێوەرم هەیە بۆ ئەوەی کە کەسێک هەڵبژێرم ئایا تا چەندە و پێگەیە توانێت خوێندنەوە بۆ بابەتێکی بکەین بەرحاڵ فەلسەفەی هیزری یاخۆ بڵێن هیزری فەلسەفی من ڕاستەوخۆ باسی کتێبەکە کەن نابێت ئێمە درێژە بین کە ئایا ئەدەبیات چۆن سەری هەڵدا و بە تەواوی پارەدامەکان باسکەین ئەو میتۆدانەی کە خاتون لەسەری ڕۆشتوونە تەواوی میتۆدەکان ئەگەر خۆشی لە ڕۆی ئەکادیمیەوە پێی پێنەبەر دەبێت بەڕاستی میتۆدە باڵاکانن لەبەرەوەی هەر کارێک کە تۆ دەست پێ دەکەی بە تایبەتی کارە ئەکادیمیەکان پێویستە بە چەند تیۆریایەک بە چەند میتۆدێکی زۆر ئەکادیمی شانبەشانی دەست و پەنجەتی لەگەڵانە بکەیت بەڕاستی خات و فەوزیە دەست و پەنجەی لەگەڵ کتێبەکانی زۆر بە جوانی نەرم کردووە لەگەڵەوەی کە معریفەیەکی باڵای هەیە لەگەڵ لەسەر ئەو تێزانەی کە دەینووسێت لە ڕاهەندە جیاوازە معریفەکانەوە لە هەمان کاتە دەستبار و دەستگیرۆ بووە بۆ ئەوەی بتوانێت سوود بە نووسەرایەتی گەشت بکەینە بێگومان ئەم ڕۆمانەی کە نووسیمە باز لە بەپی پێکاتەکانی ئەفسانەی کوردی ئەیگەڕمەوە پاڵەوانی هەردوو بابەتەکەم کچە لەبەر ئەوەی کە گرنگی ئێم بە کچ بە ئەو کچانی کە ئەم سەردەمە بۆ ئەوەی کە خۆیان وا بناسیێنن بگەنەوە ئەو ئاست و قۆناغی کە بگەڕنەوە بە پێناسی حەقیقی خۆیان و بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمی کە ئێمە لە مێژوودا خاوەنی چەند کۆمەڵە ژنانێکی بەتوانە بووین وەک ئەوەی لە ئێستاە هەمیشە و ڕۆژانە بڵین وێنە ئەکرێتەوە دووبارە ئەبێتەوە لە ئەو ناوچانەمانە کە خەباتی تیا ئەکرێ و گەریلایەک ئەم ژنانە خۆیان بە کوشێن خەباتەکەن کار ئەکەن بۆ ئەوەی کە جارێکی تر پێناسی خۆیان نوێ بکەنەوە لە نێو ئەم دوو ڕۆمانەوە من زۆر جوانجەختم کردوتۆ لەوەی کە کچی ئەم سەردەمە گەنجی ئەم سەردەمە ئەبێت چۆن هەنگاوێ بنێت تا بێ بۆ کچی کە من ئەخوازم لە نێو ئەو ڕۆمانە داوا ئەەکەم بێ بۆ کچە بوو ئەم سەردەمی ئێستا هەلێرەوە من داوا ئەەکەم لە هەموو کچە گەنجانی کە لە ئەم سەردەمان زۆرتر کاتەکانیان بەسرە بن بۆ ئایپاد و بەدەم ئەنتەرنێت و ئەم شتانەوە دانیشتن و کاتەکانیان یاخود لە حەڵقاتا بەسرە بن بگەڕێنەوە بۆ خوێندن لەبەرەوەی چێژی دنیای کتێب و خوێندنەوە و نووسین بەڕاستی چێژێکی زۆر تایبەتی هەیە لەو دەمانەیە کە ئەو بابەتانی کە تایبەت بە خۆیانە کە تایبەت بە کچە شتێکن کە ئەتوانێت ئاوازی ئەوان بنیادنێ ئاوازی ئەوان جارێکی تروا لێ بکات بیکە بە ئاوازێک لە ئاستی پێویستەکانی ئەم سەردەمی ئێستاە بێت لەبەر ئەوە داوایان لەکەم کە هەڵسن بە خوێنەوەی ئەو کتێبانەی کە کار لە کەسایەتی ئەوان ناکات و کار ئەکا بۆ ڕۆبنان و دروستبوونی کەسایەتی ئەوان و ئاوڕێکیش بنەوە لە مێژووی میلەتەکەی خۆیان کە ئەوان خاوەنی چ جۆرەك مێژوویەک بوون کێ بوون تا بگاتە ئەوەی کە بگەڕێنەوە بۆ سەردەمی خۆیان و داماڵڕێن لە هەموو ئەوەی کە کۆمەلگا تیا دروستکردن و دا ئەو داگیرکارانی کە هاتوون خاچی خاکەکەی ئێمەیانیان داگیر کردووە ویان کردووە کە ئێمە دایمە خاڵی کە ئاوازی تاکی میلەتی کورد خاڵی بکەنەوە کار بکەن لە هەموو کچەکانی ئێمە بە ئاراستەیەکی هەڵابی بن نەبنەوە بەخۆیان نەبنەوە بە ئەو کچانەی کە لە مێژووە هەبوون و ئێمە ئێستا شانازیان پێواکەین.